سەرۆکی نایجیریا دوجار بێدەنگی شکاند لەبارەی کوشتنی بەدەیان سەربازانی وڵاتەکەی ئەوانەی بەدەستی میلیتانانی ئیسلامی هەفتەیەک لەمەوبەر لە هەرێمی بۆرنۆی باکووری ڕۆژهەڵاتی نایجیریا کوژران. دوێنێ ئۆفیسی سەرۆک محەممەدۆ بوهاری لە بەیاننامەیەکدا گوتی خەم و پەژارەی خۆمان لەمەڕ کوژرانی ئەو سەربازانە دەردەبرین. لە بەیاننامەکەشدا هاتووە کە ڕێوشێنی دەست بەجێ وا دەگیرێنە بەر بۆ دڵنیابوون لە ڕێگریکردن لەو بۆشایی کە بووە مای کوژرانی ئەو سەربازانەمان و بە تەواوی بنبڕیان دەکەین. بڕیارە سەرۆکی نایجیریا لە چەند ڕۆژی داهاتوودا لەگەڵ سەرۆکەکانی لەشکری و دەستگای هەواڵگیری کۆ ببێتەوە بۆ داڕشتنی پلانی ئایندە. ئەوەی جێ ئاماژەیە لە هەژدەی ئەم مانگەدا بەلای کەم 40 سەربازی نایجیری لە بنکەیەکی لەشکری لە گوندی متێلا بەدەستی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی کوژران. بەڵام سەرچاوەکانی ئاسایشی نایجیری بە ئاژانسی هەواڵەکانی ڕۆیتەرزیان گوتبوو نزیکەی 100 سەربازی نایجیری لەو هێرشەی میلیتانانی دەوڵەتی ئیسلامیدا کوژرا بوون.